بینەرانی خۆشەویست لەم بەشە لە بەرنامەکانماندا کورتە بابەتێکتان پێشکەشەکەم لەژێر ناونیشانی ڕۆژی 15 پوشپەڕ کوتانی نایکی قایمتر لە جارانی پێشوو بە نێوچاوانی ڕژیمی ئیسلامیدا لە نووسینی بەڕێز ساید ئەمانی. ڕۆژی 8 مانگی پوشپەڕی 1403 هەتاوی ڕۆژی بەڕێوەچوونی گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردن لە ئێران بوو. سەرەڕای هەموو فڕوفێڵ و هەوڵەکانی ڕژیم بە مەبەستی ڕاکێشانی خەڵک بۆ بەردەم سندووقەکانی دەنگدان ڕێژەی بەشداری ئەو کەسانەی دەیانتوانی دەنگدەن کەمترین ئاستی لە مێژووی تەمەنی ڕژیمی ئیسلامیدا تۆمار کرد. ئەم بایکوتە بێوێنە و مانادارە لە ئێران بەگشتی و لە کوردستان بە هەموو پارێزگاکانیەوە زۆر زەق و بەرچاو بووە. کوردستانی ڕۆژهەڵات وەکو یەکێک لە سەنگەرەبتەوەکانی خۆڕاگری و وەستانەوە دژ بە دەسەڵاتی خوێنڕێژی کۆماری ئیسلامی لە ئێران و کوردستان بۆ جارێکی تر یەکڕیز و یەکگرتوو دژ بە پیلانێکی تری ئەم ڕژیمە وەستایەوە و شان بەشانی خەڵکی زەحمەتکێش، کرێکاران، ژنان، لاوان، مامۆستایان و خوێندکاران و ئەوانی تر بە بایکوتکردنی بەرین و بەرفراوانی گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردن ئەم ڕاستیە حاشا هەڵنەگرەی وە بیر هەمووان هێنایەوە کە خەڵکی کوردستان وەکو جەماوەرێکی خاوەن هەڵوێست مافخواز و پێشکەوتنخواز بە هیچ شێوەیەک لە بەرامبەر خواست و ویستەکانی ئەم دەسەڵاتە گەندەڵ و سەرکوتگەرەدا ملکەج نابێت و کردەوە و دژەکردەوەی پێویست و سەرکەوتوانێ دەبێت. لە ڕۆژی 8 مانگی پوشپەڕدا دەنگی نایکی بەرز و بەرزتر لە جارانی خەڵکی کوردستان بە دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ڕاگەیەندرا. ئەم سەرکەوتنە گرینگە بەرهەم و دەستکەوتی زیاتر لە چواردەیە چالاکی و خەبات و خۆڕاگری و قوربانیدانی خەڵکی شۆڕەشگری کوردستانە. ڕێز و وەفایەکیشە بۆ خەبات و تێکۆشان و خوێنی گیانبەختکردوانی ڕەوتی چەندین ساڵەی بزووسنەوەی شۆڕەشگێرانی کوردستان لە مەیزانی خەباتی سیاسی و مەدەنیدا. بەتایبەت ئەو ئینسانە شەریف و شۆڕەشگێر و ئازادی خوازانەی کە لە جەریانی شۆڕەشی ژن ژیان ئازادیدا ئازار و ئەشکەنجە دران، زیندانی کران و یان گیانیان بەخت کرد. بە دڵنیایەوە ڕۆژی 15 مانگیش کە ڕۆژی بەڕێوەچوونی گەڕی دووەمی ئەم گاڵتەجاڕی بەناو هەڵبژاردنەیە خەڵکی خەباتکێر و خۆڕاگری کوردستان یەکدەنگ لەگەڵ باقی جەماوەری وەگیان هاتوو لە ئازوڵم و زۆرداری و گەندەڵی دەسەڵاتداران لە سەرتاسەر ئێران بە بایکوتی بەرین و یەکپارچە جارێکی تر نایکی قایم و پتۆ دەکتن بە نێوچاوانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا.